هاتینۆلاتان لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان مامۆستا لەیلا سڵاحەدین بەڕێوەبەری قوتابخانەی گلۆبال میوانی ئەو بەرنامەی ئەو جارەمانە. مامۆستا زۆر بەخێر بێی. زۆر سپاس مامۆستا، مەمنونم. مامۆستا ئەمڕۆ چی تۆهێناوە بۆ چوارەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان؟ بە خۆشحاڵیەوە سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ ئەوەی کە ئەم دیدار و چاوپێکەوتنەتان ساز داوە. بەڕاستی زۆر جێگای خۆشحاڵیە کە بەشدارم لە چوارەمین کۆڕبەندی پەروەردەی ئەمەنەمەوە بۆ جاری دووەم جارە دووەم ساڵە کە ئەکرێ من بەشدارە بم. ئێمە وەکو قوتابخانەی داهێنان بانگێش کراوین کە بەڕێوەبەرەکان سەرجەم بەڕێوەبەرەکان بانگێش کراوین بۆ ئەم کۆڕبەندە. بەڕاستی بوونمان لێرە جێگای خۆشحاڵیە، هەم لەلایەکەوە جێگای خۆشحاڵی بۆمان هەم لەلایەکیشە وەرگرتنی زانیاریە لەسەر چۆنێتی کارەکان و پلاتفۆرمەکە. ئەوەی ئەمڕۆ من لەم کۆڕبەندەدا تێبینیم کرد خستنە ڕووی پرۆژەی قوتابخانەکەمە کە لەلایەن ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان کاک مەسعود بارزانی ئەم پێشنیار و بیرۆکەی ئاڕاستە کرد و وەزارەتی پەروەردەشکاری لەسەر کرد بە هەماهەنگی هەموو لایەک. پرۆژەکە لە قۆناغی یەکەمەوە چۆ قۆناغی دووەم کە ئێستا ئەمڕۆ ڕاگەێنرا بەرەو قۆناغەکانی تریش ئەڕوا لە بازنەی یەکەم لە کۆڕبەندی پارە خرایە ڕوو کە بازنەی یەکەم بوو، بەڵام بۆ ئەم ساڵ بازنەی دووەم و لە ئایندەشدا بازنەی سێم ئەگرێتەوە کە ئەمە جێگای دەستخۆشیە، چونکە گروتینێک ئەخاتە ناو ناوەندەکانی خوێندنەوە. پۆلەکانی لە داهاتووە پۆلەکانمان تەنها جێگای ئەوە نابێت کە قوتابی بەس بە شێوازێکی کلاسیکی فێری خوێندن و نووسین بێ. لەم کاتەدا قوتابی چێژ لە کاتەکانی بینێ کە لە قوتابخانەیە. من زۆر خۆشحاڵم کە ئامادەم لێرە. سپاس مامۆستا گرنگترین پەیام یاخود بیرۆکە بەڕای بەڕێستان چییە کە هیواداری بەشداروانی ئەم کۆڕبەندە لەگەڵ خۆیان ببنەوە؟ بە دڵنیاییەوە کاتێککە ئێمە لێرە ئامادەین، ئێمە هەر تەنها نەهاتوین بۆ ئەوەی کە چەند کاتێک و چەند وێنەیەک بگرین و لەم کۆڕبەندەیە ئامادەبین. بە دڵنیاییەوە ئەبێ ئێمە کار بکەین لەسەر ئەوەی ئایا کە لێرەیە ئەمڕۆ وەرمان گرتووە چۆن بتوانین بیگوازینەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن، بیگوازینەوە بۆ مامۆستاکانمان، چونکە هەر یەکە لە ئێمە بە دڵنیاییەوە کۆمەڵێک مامۆستای لە بەردەستایە کاتێککە لە شوێنی کارەکەیەتی. ئێمە کە ئەڕۆینەوانێ لێرەیە ئەو زانیاریانی کە لە کۆڕبەندەکەی وەرمان گرتووە ئەم پلاتفۆرمە چۆن ئیشەکە، قوتابی کە داخڵە بێت چۆن چالاکیەکانەکە، مامۆستا چۆن چالاکیە داتێ. لەگەڵ ئەوەشدا لەم کۆڕبەندەدا ئەوەی کە تیشکی خراە سەر تەنانەت بابەتی شەترەنجیش کە ئێستا خۆشبەختانە لە ناو ناوەندەکانی خوێندندا گرنگی بەو لایەنەشە درێت، چونکە ئەمە زۆر گرنگە بۆ جوڵە و بۆ ئاگای قوتابی. ئەوەندی کاریگەری لەسەر زاکیرە و لەسەر شێوازی بیرکردنەوە بەڵێ بیرکردنەوە بەشی بۆ کاکە قوتابی بیر لە داهێنان بکاتەوە، چونکە ئەم یاریە هەر بە تەنها یاریەک نییە، بگرە کۆمەڵی پرۆسی تری لە دواوە بێ. خۆشبەختانە ئەمڕۆ لەم پلاتفۆرمەیە تیشکیش خراە سەرەوەی کە قوتابی ئەتوانێت لەم پلاتفۆرمەیە پێشبڕکێ لەگەڵ قوتابیەک بکات لە شارەکانی ترە. ئەمە جێگایەکی زۆر بەڕاستی من زۆر بەم دیمەنەوە بەم خستنە ڕوە زۆر دڵخۆش بووم، چونکە پلاتفۆرمەکە ئەم ساڵ ئیشی زیاتری لەسەرکراوە، دڵنیاشم ساڵی داهاتوو ئیشی زیاتری لەسەرەکرێ. مامۆستا دروشمی ئەم ساڵ تش دەخاتە سەر کارەمەی و سەرداهێنان. تۆ وەک بەڕێوەبەری قوتابخانەیەک گرنگترین کارەمەیی چین کە قوتابی پێویستیتی؟ گرنگترین کارامەی کاتێک کە قوتابی هەز بکە هەیە لە قوتابخانەکەی هەز بکە مامۆستا گرنگی پێدا، خاوەنی کەسایەتی خۆیەتی ئەو کاتە بیرکردنەوەی فراوانە بێ. خۆشبەختانە ئەمە قوتابخانەی ئێمە کەوتە ناو پرۆژەی داهێنانەوە. ئەمە قوتابیمان هەبوو، داهێنانی هەبوو، بەڵام تو ئەو توانایە و ئەو جورئەتەی نەدراوێ کە ئیش بکە، یعنی ویان لێ نەکردبوو دەرگای لە بەردەما بکەنەوە کاتێک پێ نەدراوە، کاتە ڕۆڵ بە هەموو قوتابێک ئەمە وەکو ئێزانی وەکو ئەوە وایە کە تۆ قوتابیەک لە بەردەستە، ئەو قوتابیە بەدڵنیایە هەموو قوتابی بیرۆکەی هەیە، بەڵام هەندێک بەداخەوە لە هەندێک قوتابخانە قوتابیەکان سەرکۆنە ئەکرێن، قوتابیەکان ئەو گرنگیان پێ نادرێت، لە ماڵەوە توانە و بەهرەکانی قوتابیەکان دەرناخە. کارامەیی بە دەرخستنی توانای قوتابیەوە بەندە. قوتابی هەرچەنە بە توانابێ، بەڵام ئەگەر هات و گرنگی پێ نەدرێت کارامەیەکەی لە ناو خۆیان ئەپوکێتەوە، ئەو هەست ناکە کە کەسێکی بەسوودە بۆ کۆمەڵگاکەی. بەڵام کاتێک کە لە قوتابخانە گرنگی پێ ئەدرێ لە مامۆستا ئەو دەرگا و سۆز و خۆشەویستی بۆ ئەکاتەوانێ، قوتابیەکە بە خۆی هەست بە بوونی خۆیەکە و هەست بەوە ئەکا کە کەسێکی بەسوود بێ بۆ کۆمەڵگاکەی.
باسی پرۆژەی داهێنانت کرد قوتابخانەکەم چیتە ناو پرۆژەی داهێنان وە بزانم بۆ بە سیستەمی ئینگلیزی شوێنیا بەڵێ قوتابخانەکەمان بۆ ئەم ساڵی خوێندن 2025-26 بۆتە قوتابخانەیەکی لۆکاڵی ئینگلیزی سیستەممان سیستەمی حکومیە بەڵام لەگەڵ ئەوەیە گۆڕانکاری زۆر کراوە لە ڕووی دیزین و لە ڕووی شێوازەوە کەشی قوتابخانەکەمان وا لێ کردووە کە بگونجێ بۆ ئەوە کاتی قوتابخانەمان درێژتر کراوەتەوە هەتاکو بتوانین ئێمە گرنگی بەو قوتابیانە بدەین کە پێشکەشی کۆمەڵگایەکەین بەڕاستی ئەوەی جێی دەستخۆشی لە دکتۆر ئالانەکەین هەمیشە لە هەوڵ و ماندووبوونەوە هەمیشە لە هەوڵی باشترینە بۆ قوتابخانەکان هەموو قوتابخانەکان بەسەرکاتەوە هەتاکو بتوانێت باشترین شێوە کارەکانیان بەڕێوە بن. لە کۆتایی چیت هەیە بۆ پەروەردەکار و قوتابیان؟ لە کۆتایی وچەی کۆتایی وشێکی تۆزێک ناخۆشیشە بەڕاستی بەزیتر هەموو شتێک کۆتاییەکی هەیە ئەوەی لێرەوە ئەمەوێ بێڵم دەستخۆشی لە هەموو ئەو مامۆستا ئازیزانە ئەەکەم کە ئەم پلتفۆرما ئەبێ لە قوتابخانەکانیان جێبەجێ بکرێ بتوانن توانای خۆیانی تیا بەکاربێنن بە شێوەیەکی زەحمەت و بە تەشەنوجوەری نەگرن بە دڵێکی فراوانە وەری بگرن کار بکەن بۆ ئەوەی بە باشترین شێوە بتوانن پرۆسی پەروەردە لە قوتابخانەکە جێبەجێ بکەن هەتاکو وا بکەین ئێمەش قوتابیەکمان هەبێ خاکو وڵاتی خۆی خۆش بێ ڕێز لە کەلوپەلی قوتابخانە بگرێ ڕێز لە مامۆستاکانی بگرێ کاتەکانی خۆی بە فیڕۆنەدا دەستخۆشی لە هەموو ڕێخەرانی ئەم کۆڕبەندە ئەەکەم دەستخۆشیش لە ئێوەکەم هیوای سەرکەوتن بۆ هەمووانە خوازم. دووبارە زۆر بەخێربێ بۆ سەرستێژی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر زۆر سپاس بۆ ئامادەبوونی زەنافتان زۆر سپاس. سەلامەت بی زۆر سپاس بۆ تۆش مەمنونم سەلامەت بی کاتێکی خۆش کاتێکی خۆش خۆشتر بۆ تۆ.